باس لە فۆبیای گەشتکردنەکەین بە فڕۆکە. ئایا ئێمە هەر لە منداڵیەوە فێریەوەین کە لە بەرزی ترسی یان لە خەیاڵی خۆمانە لە بیر و زێری خۆمانەڵێن ئەگەر بکەینە خوارەوە چیمان لێیە چەند لە تەبین چۆن ئەمرین ئەمە جۆرێکە لە فۆبیا و ترس لە ناخی خۆماندا دروستمان کردووە. لە بنەڕەتدا هەموو کەسێک وایە ئەو ترسەی هەیە ترس لە گەشتکردن بە فڕۆکە. بۆچی هەندێک کەس ئەڵێ بە هیچ جۆرێ ئەگەر بشم کوژن ناتوانم گەشتێک بە فڕۆکە بکەم بە ئۆتۆمبیل نەبێت نا. ئەما کەینە ناونیشانی کۆمەڵک پرسیار و ئاڕاستەی میوانەکەمانەکەین. زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار غەریب بەڕێزان پسپۆری نەخۆشە دەروونەکانن کە لە سودی ڕۆژێکی نامادەیە. دکتۆر بەخێر بێ. ترسی خۆیان ناترسی من نەوەڵا هیوایەتمە گەشتێکی دوور درێژە بۆ کەمەکاتەوە وایە. بەڵام چێنەوانی کە لە ینی فۆبیای گەشتکردنیان بە فڕۆکە هەیە. باڵێ دەستە خۆش بخوا لە ڕاستیات خۆی فرین مێژوویەکی زۆر دووری هەیە ینی و زۆر خۆشی شانێ چیرۆکی زۆر خۆشی تایەوەی کە لە یادەوەری زۆر بەمانەماوە کە لە قوتابخانە لە مناڵیانمان خوێن کە عەباسی کوڕی فەرناس هەوڵی فرینی یاوە جا ئێمەوە ئاهاتە بەرچاومان کەیتر دوو باڵی دروست کردووە و فڕیوە و واشانوو کە خۆی بۆ کۆچی دوایی کردووە. لە ڕاستیا خۆی چیرۆکەکە ڕاستە کە عەباسی کوڕی فەرناس لە با بڵێن 800ەکانە 810 میلادی لە ئەندەلوس طبعا هەوڵی فرینی یاوە و پێش ئەویش طبعا تاریخێکی زۆری هەیە. هەنێ جار ئەوترێت لە 400 ساڵ پێش میلادیش ئیغریقیەکان هەوڵی فرینیان ناوە هەوڵی دروستکردنی ئامێریان ناوە. هەڵبەتە هەنێ جار چونکە چیرۆکی دروستکردنی ئامێرێک بە ئاسمانە بڕوا جیاوازە لەوەی کە مرۆڤی تیابێ و بڕوا ترسەکە لێوە دروستە بێ بۆ ئینسان. تاریخێکی زۆری هەڵە سینیەکان وەکو عقوبە کە عقوبەی خەڵکیان ناوە لە 600 میلادی یعنی 200 ساڵیش پێش ئەندەلوسیەکان و عەباسی کوڕی فەرناس عقوبەیان ناوە بە وەرەقەیەکی گەورەوە بە کاغەزی گەورە و هەڵیان ناوە بە ئاسمانە وا کوشتیانە وەکو سزا. یعنی مێژووی زۆرە فرین. هەموو مناڵێک لە با بڵێن یادگەی خۆیان شتێکی هەڵگرتووە حەز لە ئەوانی کە پێیانوتی ئەدڤێنچەر حەز لە ئەنجامدانی کارە سەرکەشیەکانەکەن ئەیانەوێ شتێ بکەن کە خەڵکی تر نەیکردووە. ئەمانە کەسە مبدیعەکانن لە دنیا یعنی دائیمە دۆزینەوەی نوێ یەنە کاراوە و کەسانی کە وا بیرەکەنەوە تەقان قوربانیان بە زۆر شدیاوە لە ژیانیانە. فرین بەڕاستی هەتا ئێستاش بە ڕای من لە هەرە شتە کاریگەر و سامناکەکانە کە مرۆڤ پێی هەستاوە کە شتێک لە هەوا قورستر بێ ئامێرێک لە هەوا خۆی قورستر بێ و بشفڕێ لە ئاسمانە و مرۆڤی هەڵگرت بێ. یعنی وەکوتم جیاوازە تۆ ئامێرێک تیارێت بە ئاسمانە بڕۆ هیچی تیانە بێ و کاوترێ زۆر جار تیاری بێفڕۆکەوان کەسی تیانیە و بە ئامێرێک کۆنتترۆڵەکرێ بەڵام خەڵکی تیابێ شتێکی ترە بفرێت و هەزاران میل بگاتە ئەو پەڕی دنیا بە بێەوەی لە مەحەڵەیەک لا بە بەنزین تێبکە و تۆ لە سلێمانی و بگەینێتە وڵاتێکی زۆر دوور کارێکی بەڕاستی زۆر سەرسۆڕهێنەرە. چەند بیرکردنەوە لەمە و چەند قوڵبوونەوە تایە بە تەکید سەرسوڕمانی زیاتر دروستەکە. هەنێ جارە گاتە ئاسی ترس وەک جەنابەوتێ تۆ بیر بکەیتوانێت لە بەرزی چەندین کیلۆمەتر لە زەوی خۆ دووری هەزاران مەتر بەرز بوویتەوە لە زەوی هێزی کێشکردن لەسەر نەماوە و لەناو ئامێریکای کە هەمووی ئاسن و تەختە و ئەلەمنیۆم و بەنزین و ئەو شتانە بە ئاسمانە ڕۆ هەوای فرێشیش نایەتە زەوێت هەواش نییە زۆر ڕاست ینی ئەبێ ئۆکسسیجینیشت بۆ دابین کرابێت لە ناوە بیرکردنەوەی قوڵ لەم شتانە ترسە بۆ دروستەکە. ئەڵێ باشە هەر خەلەلێکی تەکنیکی ڕەنگە کارەساتێک دروست بکە لەگەڵەوەش مرۆڤ ناوەستێ لە سەرکەشی. یعنی بەڕاستی خۆم چێژی لێبین و یەکێک لە حەزەکانم سەفەرکردنە بە فڕۆکە نەک بە سیارە و بە قیتار و بەم شتانە خۆم و کەس ئەمانەی بەکارهێناوە بەڕاستی فڕۆکەش زۆرینی زۆری خەڵک بەکاری هێناوە. بەڵام دیاریکراو هەیە دکتۆر بترسێ ئەم فۆبیای هەبێ یعنی تایبەتمەندێتیەکانیان چۆن چۆین ئەو کەسانێک کە لە فۆبیای فڕۆکەیان هەیە یاخود لە بەرزی ئەترسن. خۆ تۆ لە خۆتانەوە ئەم تۆرەتان دەستنیشان نەکردووە بێگومانم جەناب و کاگاری پرۆدیوسەری بەرنامەکە ئاگادارە کە شتێکی پێوترێ ترس لە فڕۆکە ئێرپلین فۆبیا ئەیرۆفۆبیا ئاڤیۆفۆبیا لە ئینگلیزا زۆر ناوی بۆ بەکارهێنرێ و لە مانوەڵی دەستنیشانکردنی ئەمریکی و ICD-10 عالەمیشە بە نەخۆشی دانراوە واتە یەکێک لە فۆبیاکانی ئینسان کە نەخۆشیە ترسە لە فڕۆکە ترسە لە فڕین بە ئامێرێک لە ئاسمانە و نیشانەی تایبەتی خۆی هەیە هۆکاری خۆی هەیە و چارەسەریشی هەیە.
ئەو من هەر حەزم کرد وەکو مێژوو بچینە ناو بابەتەوە بژینە زۆر کەسی زۆر دیار هەیە دکتۆر کەسایەتی و هونەرمەندی زۆر دیارن هەڵێ لە ژیانمان ناتوانم گەشتەکەم بە فڕۆ ڕێگایکی زۆر زۆر دوورە بڕێت ئەو هەموو عەزەتی خۆیان بەس بەوە تۆم بێت تۆدای هەنێکیان چیان کردووە بزوتنەوەیەکی لە 2010 ینی دوسێ ساڵ لەمەوە بەردروست بۆ لە سوید فلایت شەیم یعنی شەرمی فڕین شەرمی فڕۆکە بزوتنەوەیان دروست کردووە تاعاان زۆربەی ئەوانن کە ترسیان هەیە لە فڕین بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیان لە سوید دروست کردووە ئەمە شتێکی زۆر تازەیە حەزەکەم ینی ڕاگەاندن شتی لەسەر بخوێنێتەوانێ و چونکە کۆرۆنا بەڕاستی وەستانی لە 2000 کۆتایی 2021 ئەژینا بە هەزاران کەس ئەندامنتیایە لە سویدەوە دەستی پێدرۆ خەریکە وڵاتە ئەوروپیەکان ئەکرێتەوە تەسەوڕەکەم کاریگەریەکی سلبی زۆر لەسەر فڕین دروستکە کە ئەم بزوتنەوەی هەوڵەیە خەڵک بە فڕۆکە گەشت نەکا بگەڕێتەوە بۆ سیارە و بۆ قیتار بە تایبەتی لە بینی وڵاتە ئەوروپیەکانە ئەڵێ ڕێژەیەکی زۆر خەڵک پەیوەندی پێوە کردوون و بۆ ئەندامیان زۆر لە کوردستان بێ ڕەنگە لای خۆمان زیاتر وەڵڵاهی لێمە فڕین کەمە کەمدرا زۆر جارەڵم ئێمە لە هەولێر و لە سلێمانی لەم دوو فڕۆکەخانەی ڕەنگە ڕۆژانە 30-40-50 گەشت هەبێ بۆ ئاسمان بەڵام لەم دقەیەکی ئێمە قسەی تیاکەین ئەڵێ ڕۆژانە لە 24 کاتژمێرە 2.5 میلیۆن کەس بە فڕۆکە گەشتەکە ئەخر تۆر مەرج نەتەنها لە فڕۆکەکە بێت لە بەرزیەکەی لە سەرەتا ئاماژەم پێ کرد ئەمە لە مناڵەوە فێر بچین لەسەر بەرزیەک بڵێ وڵات سەرمان گێژە خواستاکەی نەخوارەوە ئەمان جیاوازە لە بەرزی جیاوازترە لە ترس لە فڕین بەڵێ ئەمە جەنابەت باسێکی بۆ منە ئەم گۆیژە و ئەزمڕی تەنیشتی خۆمان خەڵک نەوێرێ بچێتە سەری و سەری خوارەوە بکە یاخود لە بەرزایی ماڵی خۆی چەند قاتێک بێ ئێستا ئەو شوقانی کە بەرزن نەوێرێت تەماشای خوارەوە بکەوە ترس لە بەرزیە ترس لە بەرزی بەڵێ لێکچوونێکی هەیە ترس لەوەی لە فڕۆکێکی شاوی بەڵام ترسی فڕین جیاوازە وەکو ئاماژەمان پێکرد هەر ترسی فڕینی پێ ئەوترێ زۆر جیاوازە ترسی بەرزی بە سپێسیفیک فۆبیاکان دانرێ بە ترسە سەرەتایەکانی مرۆڤ لە مناڵیەوە دەست پێەکە ترسی فڕین لە گەورەیە دروستە بێ لە تیارە ترسێن ناوێرێ سوار بێ و جەناب وتە بەڵێ کەسی دیار هەیە نەیوێراوە گەشت کا بە فڕۆکە یعنی من نەخۆشم هەبووێتی وەڵی چەند ساڵە حەزەکەم بچم بۆ عەمرە بچم بۆ حەج ناوێرم دکتۆر جان ئەمە بۆ منە کەسێکە کە بەهۆی با بڵێن طقوسە ئاینیەکەی خۆیەوە حەزەکە هەرکێکی ئاینی جێبەجێ بکە ناوێرە گەشت باش دکتۆر نیشانەکانیان چین ئەوانەی کە فۆبیای فڕۆکەیان هەیە ئێستا لەوانەیە هەنێک کەسە بێت بڵێ من لە بەرزی ئەترسم لە خەیاڵی خۆیان بڵێ ڕەنگە لە فڕۆکەش بترسم نەخێر مەرجنی بەڵام خۆی چۆنیە نیشانەکانیان چۆن جاکرێتەوە کەسانی کە لە فڕۆکە لە فۆبیای بۆ فڕۆکە هەیە بۆ فڕین هەیە نیشانەکانیان چین وەک هەموو نەخۆشیەکە وتمان ترس لە گروپەکە لە دەستنیشانکردنی مانوەڵەکە بە دڵڕاوکیەکان حسابە واتە دڵڕاوکەی گشتی نیشانەکانی دڵڕاوکەی ئەبێ ئەم کەسە نەک هەر فڕۆکەکە بەلای مەتاڕیشا بڕوە ئەین بەلای مەتاڕا بڕوە نەک هەر بینینی ڕاستەقینە ڕسمەکەی ببینێ لە تەلەڤیزیۆن و تەماشا بکە کە تیارەیەک ئەفرێ ئەم نیشانەکانی دڵڕاوکەی تا دروستە بێت کە کۆمەڵی نیشانی جەستەیی هەیە کۆمەڵی نیشانی دەرونی هەیە نیشانە جەستەییەکان هەنێجار پێشەکەوێ دەمی وشکە بێ سەری گێژەخوا دڵی پەلەپەلەکە هەناسەی توونە بێ لە لووتکەیە ئەمە پێوتێ پانیک یعنی تووشی تۆقی نەبێ لە لووتکەی دڵڕاوکە پانیک دروستە بێ ئەم کەسە وەکو کەسێک کە نزیک لەوەی جەڵدەی دڵ لێی با چی لێت کە هەناسەی نامێنێ بە پەلاڵە فریام کۆن بن بۆ خەسخانیان فریای ئینعاشم خەن وای لێت لە کاتێک کاتەوان دڵی سەلامەتە هیچ نەخۆشێکی دڵی نییە بەهۆی ترسە زۆرەکەەوە وای لێ ئەگاتە پانیک کە ینی بارودۆخێکەوێتە مەترسیوانێ وانەی کە بیبینن ئەترسن زۆرجار لەوانێ بڵێنەوە جەڵدەی دڵی یا بافریایکەوین بیبین بۆ خەستەخانە بۆی نەگەنە ئەم پانیکە بە دوورەکەونەوە لەم شتانی ئەنی هەرجار سەری تەلەڤیزیۆن ناکا کە تیاریتە بەلای مەتاڕا ناڕەوە کووتمان دوورەکەوێتەوە لێی بە هیچ جۆرە گەشت ناکا بە فڕۆکە یعنی ئەوە کووتم من نەخۆشی خۆم هەبووە وتوێتی ناتوان کوڕێکی زۆر زیرەک کە خۆشبەختانە پاش چارەسەر ئینشاڵڵا کە باسیەکەین ئێستا لە بەریتانیا خوێنێ نەیەتوانی بەڕاستی ماستەری بۆ دەرچوو کە بچێت لێوێ بخوێنێ لە بەریتانیا ئێستا لەوەیە تەوان ئەگەر بەرنامەکە ببینێتەوە خۆی زانێ باسی چێکەم گەنجێکی جوانی با بڵێن زیرەک نەیەتوانی بە تیارە گەشت بکە پاش چارەسەر ئێستا لێ ماستەرەکەی تاواکە ئینشاڵڵا من تەمە ناکەم ئینشاڵڵا دوکتۆراکەشی تاواکە ئەتوانێت گەشتی کردوێتەوە جای تر گەڕاوەتەوە بە فڕۆکە یعنی پێویستیان بە عیلاج و چارەسەر هەیە وەکو چۆن کەسێک نەتوانێت نان بخوا بە باشی نەتوانێت بخەوێ بە باشی کە پێویستی بە عیلاجە ئەیش پێویستی بە عیلاج هەیە چکە وەکوتم پانیک حاڵەتێکی زۆر نەخوازراوە زۆر و تیژی دڵڕاوکەیە ئیتر کەسەکە ئەترسێت لەوەی کە ژیانێکەوێتە مەترسیەوە دکتۆر زانین چەندە هۆکارە بۆی کە هەندێک جاڵەن نەزانین
شانسە بۆی لە هەندێک شت نەتۆقی بۆ من نەزانی تیارە چۆن دروست بوو هەیە پێش گەشتە گەشت بە بیر لەوا کاتۆ لە نێو باڵەکانی بنزینەکە لەویایە و ئەگەر باڵێکی بکەوێ و یەکسەر گەڕەکە ئەگری و یعنی ئەچێتە ڕۆچێتە کۆمەڵی دیتیلی زۆر زۆر گرنگی فڕۆکەکەەوە تەواو هۆکارێکە بێ بۆ خۆتۆقاندن ئەمە بە پرسیارێکم بێ ئەکەمە دوێن دوو پرسیارم ئەوەی تریان چۆن کەسێک لە نێو فڕۆکەیە زاڵ بێ بەسەر ترسەکەیە قسەمان لەسەرەوەیە نازانێت ترسەکە چیە گەشتی نەکردو یەکەم گەشتێتی کە هەرەوە نەفڕۆکەکە دەسەکە بە جۆڵی تر تۆقینەکە دەست پێکا پانیکەکەی کە تۆ ئەجا کاکاری خۆی گەڕانەوە بۆ دروستبوونی سەرچاوەکانی تریز لای مرۆڤ بەگشتی یەکێکیان ئەو دەنگەیە کە تیارە دروستیەکە دەنگێکی زۆر ینی تایبەتی هەیە وەکو سیارە و شتی تر نیە هەر شتێکی تایبەتە بەدەن چکە ئەو محەڕیکە ئەو مەکینەی کە ئەم تیارەیە با ینی زۆر معقدە زۆر دەنگێکی بەرز دروستەکە حتا ئەو هەوای کە دەریەکە هەوای نەفاسی پێوەجێ ینی زۆر توم و تیژە کە کەس خۆی نادرێت لە بەریا لە دوالانەیە زۆر فڕیا بۆ دوایان بیسووتێنێ چکە زۆر بەهێزە ئەو دەنگە دەنگی کتابەتە ترس دروستەکە جوڵە لە مرۆڤ عادەتەن کە تۆ هەست بکەی تەوازونی خۆت تێگەچێ بۆیە هەرێنجار کە بوومە لەرزەیەکە بێت کە خەڵک یەکسەرە ترسێ چکە کورسەکەی ژێری ئەو شوێنی کە لەسەری وەساوەکەوێتە جوڵە ترس دروستەکە لای مرۆڤ نەمانی گراڤتی نەمانی هێزی کێشکردن یعنی هەر تۆ لەسەر زەویشە هەست بکەی کە شتەکەی ژێر پێت ڕاکێشرێ یان لەو شوێنانی کە هێزی کێشکردن ئەگۆڕێ لە بەرزایە زۆرەکانیان لە ناو ئاوا ترسێک دروستە بێ بۆ ئینسان ئەمانە سەرچاوەکانی ترس دروستکردن کە لە تیارەیە هەمووی هەیە وەکو جەناب وتن نەزانینەکە و زانینەکە ئەوانەی کە زۆربەی ترسی تیارە هەیە کەسە خوێنەوارەکانن کەسە شارەزاکانن زۆرە خوێنێتەوانێ لەسەری وەکو عەزم کردی زۆربەی شتەکان نەزانێ وەک جەناب وتن بنزینەکە لەکوایە لە حسابی زۆر شتەکە بەڵام پێچەوانەکەی نابێت بە چارەسەر یعنی ئەگەر هیچ نەخوێنێتەوە هیچ نەزانێ بڵێ وەڵام معلوماتم نییە بڵێ ترسەکەی بۆ چارەسەر نابێت چارەسەری تایبەتی خۆی هەیە ینی کەسێک کە دکتۆر کاتمان زۆر کەمەوە پێمان بڵێن 2 دقەمان ماوە ئەگەر لە ماوەی ئەم 2 دقە پێمان بڵێ ڕێگە چارەکان چییە ئەوەی کە فۆبیای هەیە لە فڕۆکە چۆن چارەسەر ڕێگە چارەکە ئەوەیە کە دوو ڕێگە هەیە یەکیان ڕێگەی عیلاج و دەرمانە دەرمانی دڵەڕاوچەکان وە بێ پێی بێ دەرمانێکیان هەر زۆر تایبەتە پێوتێ کاتی پێویست ناوەکەی ناڵم بۆی خەڵک بۆشتی تر بەکاری نێنێ زۆر کاریگەرە زۆر کورتخایەنە بۆ ئەو چەند کاتژمێرە ئیشەکە کە ئەو فڕۆکەیە ئەفرەکە لە زۆرترینی 10 ساعاتە حەبی خەوەیان دکتۆر زۆر جۆم لێ بۆڵەن لە کاتی گەشتا خەڵکێکی حەبێکی خەوە خۆ بێنێ ناو فڕۆکەیە بخەوێ خەوی چارەسەرە نه ئەوە چارەسەری گشتی نیە بەڕاستی چونکە با بڵێن خەبەری بێتەوانێ پانیکەکەی بۆ بێ خراپترە بێ دەرمان و عیلاجی چارەسەری تایبەتی خۆی هەیە حەبی خەو بەکاریە بۆ هەنێک جۆری ترسە زۆرەکان بەزەبێ شتێکی کەشی لەگەڵ بێ یعنی 2-3 دەرمانی تایبەت هەیە یەکێکیان درێژخایەن ئیشەکە بۆی ترسەکەی بە شێوە گشتیەکەی چارەسەر یعنی ئەم کەسە بۆ فڕینی داهاتوو نەترسێ ئەوە دەرمانی تایبەتی هەیە ڕێگەکانی با بڵێن غەیری دەرمانیشمانەیە پێوتێ CBT چارەسەری سلوکی معریفی کە هەم لە ستۆدیۆ هەم لە با بڵێن مختبەرە ئەکرێ لە ژوورێکە ئەکرێ و هەم بە ڕاستەقینەی ژەکرێ لانە تەکنیکا کەسەکە بە ڤیدیۆ پیشانی ئەدرێ هەنێک ئامێری تایبەت بەکارێ لێ کە خۆی لەسەر کورسیەک دانیشتووە کە با بڵێن سکرینێک کۆمپیوتەرێک لە بەردەمیایەتی و هەستەکە لە ناو تیارەیە ئەمە طبعاً ستێپ هەنگاو وای لێکرێت ترسەکەی کەمەکرێتەوەی لەگەڵ بەکارهێنانی دەرمانەکانە کاریگەریکی زۆر باشی هەیە هەم بۆ وەستاندنی حاڵەتی ترسە کتوپڕەکەی و هەم بۆی کە ئەم ترسە بۆ داهاتوشی چارەسەر بێ وەکو ئاماژەم پێکردنێک کەس هەیە ینی بە ژیانی پێویستی پێدی بازرگانە خوێندنی هەیە سەفەری عەمرە و حەجەکە پێویستێتی حەزەکان سەفەرانی بە تیارە بکات طبعاً چارەسەرێکی گشتی و دڵنیاکەرەوەی کە ڕزگاریە بێت لە نەخۆشیێکی میوانم تەوەرەمان سوودی هەبوو بە بۆ کەسانی کە فۆبیای ترسیانەیە لە گەشتکردن و سوودیان لێوەرگرتوێت دووبارە سپاس بە دکتۆر جیاوز